الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. گەرم و گوڕی مانگی پیرۆزی ڕەمەزان واتە تەراویح و شەو نوێژ و دوعا و پاڕانەوە بە تایبەت لە درێژایی شەوان تا کاتی پارشێ و تەراویح زیاتر لە عیبادەتەکانی دیکە مزگەوت و کۆڵان و تەنانەت ماڵەکانیش ئاوەدان دەکاتەوە چونکە زیاتر بە کۆمەڵ و لە مزگەوت دەکرێت. ژن و پیا و گەنج و پیر و تەنانەت مێردە مناڵەکانیش لە تام و چێژی تەراویح بێبەژنین. لە زۆرینەی مزگەوتەکان ژنان بەشێکن لە ئاوەدانی مزگەوتەکان بۆ نوێژی تەراویح، گەرچی زۆرینەی خانمان نوێژەکانی تەراویح لە ماڵەوە و بە تاک دەکەن. مانگی ڕەمەزان مانگێکی زۆر خۆشە، تەراویح زۆر خۆشە، گەرێکی خوا بیاتێ و بتوانێت زۆر خۆشە و خێریشە. ئەتەگە خوای گەورە بیکا بە نسیب هەموو کەسێک. ماڵمانەتە لا مزگەوت لا مەکتەبی سابڵاخ لەو بەرمزی. بەڵێ وەڵا خۆم و مێرد و مناڵ و هەمووانیە هاتوو خێرێکم دەستکەوێ و خوا ڕەحمەت پێ بکاودین و ئیمانم باتێ و چاویشم بەخوات 4 ڕۆژ عەمەلیات کراوە. ئەرێ وەڵڵا لەو خوا بەزیابێ ئەو نەر ڕۆکەمە ئەو خوا و مزگەوتیتە شەو ڕۆژ لە بەرچاوم 2 عەمرێشم کردووە. تەراویح یەکێکە لە شەعائیرەکان کە پەیوەندیکی تەوی هەیە بە ڕەمەزانی پیرۆز و مانگی ڕەمەزانی پیرۆز. ئەتوانین بڵێن تەراویح یەکێکە لەو شەعائیرانەی کە چۆن ڕۆژی ڕەمەزان بە ڕۆژوگرتن لەسەر ئەبین و پەیوەندیتون و تۆڵمان بەخوای گەورەوە هەیە، شەوەکەشی بە هەمان شێوە پێغەمبەری خوا درودی خوای لەبێ کارێکی بۆ داناوین کە تیای بکەین کە ئەویش ئەنجامدانی نوێژی تەراویح و نزیکبوونەوەی لە خوای گەورە. یەکێکی تر لە ئامانجەکانی تەراویح کە من واستەکەم یەکێکی لە ئامانجە گرنگەکانی ئەوەیە کە کۆبوونەوەی موسوڵمانانە لە مزگەوت تا پێکەوە لە شەوانی ڕەمەزانە کەمە خۆی بۆ خۆی یەکێکە لە فەلسەفە گرنگەکانی تەراویح کۆبوونەوە و ئەنجامدانی عیبادەت و پەرستشەکان بە کۆمەڵ. بسم الله الرحمن الرحیم. هەڵبەت موسڵمان خۆی پەروەردگار ئەو عیبادەتانەی کە لەسەری واجب کردووە یەکێک لەو عیبادەتانە بریتێ لە کە واجب نییە بەڵکو سونەتێکە و مایی ژیانە و مایی بەرزبوونەوەی ڕۆحی ئینسان یەکێک لەو نوێژانە بریتە لە نوێژی تەراویح. بەڕاستی ئینسان کاتێک کە ئەم نوێژە ئەنجامەدات ینی ئیسراحەت و ڕاحەت دێت بۆ گیانی دڵی ئەحاسێتەوانێ زیاتر ئەو ماندووبوونەی کە لە ڕۆژە بە ڕۆژوو بووە لە بەشەوە خوای پەروەردگار بۆی قەرەبوو ئەکاتەوە بۆی ئەچێتە خزمەت خوای پەروەردگار ئەم نوێژەی تەراویح ئەنجام ئەدات. هەڵبەت ئەم نوێژە زیاتر بەرزەبێتەوە لە خوای پەروەردگار نزیکە بینەوانێ. نوێژی تەراویح یەکێکە لە دروشم و عیبادەتە تایبەتەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان و سونەتێکی گەورەی پێغەمبەری خوایە صەڵی الله عەلەیه وسەلەم کە بەدەر لە عیبادەتێکی تاکە کەسی گرنگیەکی زۆری کۆمەڵکاری و پێکەوەژیانی بۆ موسڵمانان هەیە، چونکە هاوڕێ و دراوسێ و فەقیر و هەژار و دەوڵەمەند و گەنج و پیر لە نوێژدا و هاوشان لە بەرامبەر خوای بەدەسەڵات یەکسان دەکات و تەنانەت لەلایەن نەیارانی ئیسلامیشەوە بە چاوی ترس و بیمەوە سەیری کۆمەڵکاری نوێژی تەراویح دەکرێت. تەراویح ئەو عیبادەتەیە گەرم و گوڕی و ئاوەدانی بەخشیوەتە مزگەوتەکان تەنها لە پێناو ڕەزامەندی خوا و لێخۆشبوون و بەخشندەیی خوای میهرەبان. ڕیاز کاکە مەحموود تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سلێمانی.